مامۆستاژیان سەلام عەلیک. دایکی محەممەد فەرموو خوشکە بە ڕێزەکەم. عەلەیکوم باسی سەلام و ڕەحمەتوڵڵا مامۆستاژیان سڵاوی خواتان لێبێ دایکی محەممەد، خوا لە ڕازی بیاخوا. سەلامەتبی مامۆستاژیان. وەڵی مامۆستاژیان تقریبان 15 ڕۆژە بێ چۆلەکەیەک فێر بووە لێ لە پەنجەرەکەمان ئەیا زۆر بەڵێ ئیتر نازام هۆکارەکەی ئەبێ چی بە مامۆستاژیان؟ خۆی بە پەنجەرەکەدا چ دەنوکی لێداوانە؟ بەڵێ یعنی دەیەوێت لە پەنجەرەکە بێتە ژوورەوە. نا ئیتر لە پەنجەرەکان دووچێ پەنجەرەمان هەیە لە ماڵەکە ئیتر بەیانیان زوو دەوری چێشتەنگاوان لە پەنجەرەکە ئەیا یعنی دەنیشی زۆرە ئیتر نازانم ئەبێ چی بێ. بەڵێ بە سەرچاوی شەڵاقسەد بۆ دەکەم شتێکی وانە. چاوەکانی خۆش زۆر مەمنون مامۆستاژیان. سەرچاوم دایکی محەممەد. دەستەکانی خۆش دادەگیان. پرسیارەکەی دایکی محەممەدە لەوە چۆلەکەیەک دێتە بەر پەنجەرەکەمان و ئیتر لە پەنجەرەکەدا چەند ڕۆژێ لێ دەنگی بەرز دەکاتەوە لەوە ئەچێ ئەوە هیچ شتێک نییە بڵێ ئەمە شتێکی تایبەتە. چۆلەکەکە هیچ نەوەحیەکی بۆ هاتوو نەتر شتێکی تایبەتە. ئەوە لەوە چه برسی بێ ئیتر داوای خواردنێک کە ڕووناکی ژوورەوە دەبینێ سەرما بەی لەو سەرمایەک هاتووە بە تایبەتی بەیانیان حەزی بە شوێنی گەرمە خۆی ئێستا خانوەکان بە سواز بە خواکەمون مسلحن نە بنسوانەیەک ماوە نەش پەناوپەسیرێک ماوە لەوە چێ سەرمای شەو کەسیرەی کردبێ کە ئەم ڕووناکی ژوورەوە دەبینێ ئەم پەنجەرە و شوشەیە دەبینێ وێنەی خۆی دەبینێتەوە تێدا هەر هۆکارەوەیە. ئێوەش ئینشاءڵڵا هەوڵ بدەن تەنها نانەوردەیەک بێ خۆراکێک بێ جامە ئاوێک بێ بۆی بەرن ئەوە نەک هەبوو ئەوە ئێستا زۆر بەمان با هەوڵ بدەین بە تایبەتی بە ڕێزان. ئەم پرسیاری دایکی محەممەد شتێکی لاوەروژاندم. ئێستا ئێمە بەرە وەرزی سەرما دەڕۆین لەمە دوای ئەمە سفرەکانمان بە تایبەتی ئەم سفرەی سەفەریە بەڕاستی زۆر شتی فەوتان جاران خواردنەکان ئاوا دەخرا دەشت و دەرەوە ئێستا لەناو ئەم نایلۆنەیە دەپێچێتەوە ئەو هەموو باڵندە لێ مەحرومە. هەوڵ بدەن بە تایبەتی لە وەرزی سەرمادا بە تایبەتی لە کاتی بەفردا لە کاتی باراندا خواردنی سەر سفرەکە ئەو نان و شێشتەی دەمێنێتەوە لەسەر سینیەک داینن کاکە بی بە سەربانی ماڵەکەت بی بە لە کۆنی شوقەکەت لە شوێنەکە داینن قەیچەکە بەرجی قنەشی لێبێ ئەزانی چه ئەجرێکت بۆ دەنووسێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی هەموو جاندەوەرێک هەموو باڵندەیەک کە هەز بە تینوێتی و برسێتی دەکا وەکو ئێوە تۆ ئاوی ئەدەیتێ خواردنی ئەدەیتێ ئیلا ئوجیر ئیلا خوا پاداشت دەداتەوە وەکو یارمەتی فەقیر و هەژاری ئینسانێکت دا بێ ئاوایە. ئەمە هیچی تێ ناچێت دڵنیا بەندایکی محەممەدەوە هیچ نییە چۆلەکەەوە عەرزم کردن هەر لەبەرەوە هۆکاران تایبەتیانەی خۆیەتی ئینا پەیامێکی بۆ ئێوە پێ نییە. بەڵام ئێمەش هەموو مسلمانان بە تایبەت وەکو پێم وتن لە سەرمای دواترا کە بەرزستانێک دەڕۆین ئینشاءڵڵا بە فروباران ڕەحمەتی زۆری پێوە بێ بەرەکەت بەسەر کوردستان و خاکی مسلماناندا بەسەر هەموو دنیادا بڕژێ بە هەوڵ بدەین باڵندەکان چۆلەکەکان کۆترەکان ئاژەڵە شێویەکانمان لەبیر بێ وەڵڵاهی ئەوانیش پەنا بۆ ئێمە دێنن با ئێمەش هەمووی لە لایلۆنەکەەوە نەپێچین و فڕی دێنە حاوی خۆڵەکەەوە کە هەم ناشکوریە هەمیش ڕسق و ڕۆزی ئەو باڵندە و پشیلە و سەگە بێلانانە شەکە لە کۆڵانەکاندان ئەوان ئیستیفادەیەک لێ دەکەن و تۆش ئەجرێکت بۆ دەنووسرێ.